لە ڕێکخراوێکەکەین لە بەریتانیا کە هەوڵیان داوە لە ڕێگەی میوزیک و کللتوری کوردی و پارێزگاری بکەن لە کللتور و زمانی کوردی کە ئەوی ڕێکخراوی وشەیە کە لە شاری لەندەن چەند چالەکەیەکی هونەریان بۆ گرنگیدان بە زمانی کوردی ئەنجام داوە کە کۆتا بەرهەمیشیان گۆرانێکی کوردیە بۆ منداڵان و هەروەها کە ئەم ڕێکخراوە لە وڵاتی بەریتانیا و بۆ هەمیشە ئەم ڕێکخراوە گرنگیان داوە بە زمانی کوردی و بە فێرکردنی زمانی کوردی و پاراستنی زمان و کەلەپوری کوردی با بەیەک و بینەری ئەم بڕگەیە بین. ڕێکخراوی وشە لە شاری لەندەن چالاکیەکی هونەری بۆ گرنگیدان بە زمانی کوردی ئەنجامدا کە نوێترین بەرهەمی گۆرانی منداڵانی کووردە لە وڵاتی بەریتانیا و ڕێکخراوەکە وەک هەمیشە سەرەڕای گرنگیدان بە فێربوون و پاراستنی زمانی دایک منداڵانیش بە گۆرانی وتن و گۆرانی کوردی ڕادێنێت تاوەکو هونەر و کولتوری وڵاتەکەیان خۆش بێت لە تاراوگە. ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی وشە چالاکێکمان ئامادە کردبوو بۆ خێزانە کوردانەی ناو لەندەن کە بەڕاستی هەمیشە وابەستەی ئەوەن مناڵەکانیان فێری خوێنەوە و نووسینی زمانی کوردی بێ. ئێمە ساڵانێکی زۆرە ئەو بەرنامەیەمان هەیە کە تەنها خوێندن و نووسینی زمانی کوردی پێشکەش بە مناڵەکان دەکەین، بەڵام ماوەیە کە بڕیارمان ناوەکەوە گۆرانیشیان بۆ تۆمار بکەین چکە بەلای ئێمەوە وتنی گۆرانی یان وتنی هۆنراوە زمانیان پاراوترەکە بە خێراتر فێری زمانی کوردیە بن و هەروە خزمەتیشە بە هونەر و کللتوری کوردی. لە ئەمڕۆیە گۆرانیمان پێشتر زۆر تۆمار کردەوە، بەڵام ئەوانی ئەمڕۆ دوو گۆرانی بوون کە بۆ یەکەم جارە بەرگوێی هەمومانەکەوێ لەلایەن سێ مناڵە وترا دوو گۆرانیان مناڵێ با بڵێن یەک گۆرانیان دوو مناڵوتی و گۆرانیەکیشان مناڵێکی تروتی و هەروە دوو مناڵیشمان گۆرانێکی کۆنی خوانیان دووبارە کردەوە. ئەوە سەرەکی ترین کارەکانی ئەمڕۆمان بوو، چالاکیەکەی ئەمڕۆمان بوو کە ڕاستەوخۆ پێشکەشمان کرد بە خێزانەکانیان و بۆ خێزانانەی تریش کە ئومێدەوارن یا بەنیازی ئەوەن مناڵەکانیان لە داهاتوە گۆرانی پێشکەش بکەن یا با بڵێن گۆرانی بڵێن. تەواوی گۆرانیەکانیش لە هۆنراوی خۆم بوو لەبەرەوەی کە هۆنراوەکانی خۆم وا ئەنووسم کە هەڵقوڵاوی ئەو کوردانە بێ کە لە هەندەرانن وابەستن بە زمانی کوردیەوە و بیریان لەلای کوردستانە و هەمیشە خاڵی ئەوە ئەکەن کە ڕۆژێ لە ڕۆژان بگەڕێنەوە سەر خاک و نیشتیمان یان ئەگەر نەشگەڕێنەوە خزمەت بە کوردستان بکەن هەمیشە خەونیانە کوردستان خۆنی سەرەکیانە و خۆنی خۆشیانە هەرچی شتێکە لێرە ئەبێ ئەڵەن بۆ کوردستان یا کوردستان وابێ یا کوردستان لەبەرەوە هۆنراوەکان هەمووی بۆ کوردستانە، هەمووی زۆربەی زۆری بیرهێنانەوەی مناڵەکانە بە کللتوری کوردی بۆ ژیانی کە لێرە بەسەریە بن.